ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕۆتۆفیقم بەڵکەمشەی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر ڕەوشی خانەقین لە بەردەم کێشەی سیاسی و نەتەوەییدا هەمووان نەزانین ماوەیەکی زۆرە ینی ڕاستە خانەقین لە چوارچێوەی مادەی 140دا لە ڕابردوو ینی چارەسەری دەستوری و هەروەها یاسایی بۆ دۆزرابووە بەڵام هەنگاو بە هەنگاو ئەو مادەیە چوە پێشەوە بەڵام دوای ڕووداوەکانی ڕیفراندۆم ینی بینیمان مادەی 140 و ئەو ناوچە کێشە لە سارانی کە لەو چوارچێوەیەدا بوون کۆمەڵی کێشە و گیرروگرفتی گەوریان بۆ دروست بوو خانەقین یەکێکە لەو ناوچانی کە هەمیشە ینی بەدەست تعریب و شەپۆلی تعریب و هەروەها عەرەبە شۆڤێنیەکانەوە ناڵاندوێتی بە هەندێک لە هۆکارەکان دوای ئەوەی کە دەگەڕێنەوە بۆ ئەو ناوچەیە بە پاڵپشتی بەشێک لە لایەنە سیاسی عەرەبەکان و هەروەها شیعەکان دەهێنرێنەوە ناوچەکە بۆی کە زەویزاری کورد و لەوێ ماڵی کوردەکانیش داگیر بکەن بە هەندێک لە هۆکار کە ئەوان پاسایی بۆ دێنەوە بەڵام شەپۆلی ئەم جارەی بە عەرەبکردن و داگیرکردنی زەویزاری کورد شەپۆلێکی قورسە و ئەم ڕۆژێشێک لە بڕیارەکانی دیکە کە بۆ هێزەکانی پێشمەرگە و هەروەها هێزە کوردیەکان دەرچووە کە لەلایەن حکوومەتی بەغداوە ئەویش چۆڵکردنی خانەقین و ئەو بنکە و بارەگایانی کە هەیەە ئەمە کاردانەوە و هەروەها بەرپەرشدانەوەیشی گەورەی لەلایەن خەڵکی خانەقینەوە لێکەوتەوە بۆی کە ئەوان ناڕازین و وای ئەبینن لە ڕابردوودا ئەم هێزانە پارێزەری خانەقین و خەڵکەکەی بوون پێویستە بمێنەوە چێ لە پشت ئەم بڕیارە قورسانەوەی بۆ خانەقین و خانەقینیەکان و چێ ئەوێت بڕیارە شۆڤێنیەکانی سەردەمی بەعستاوەکو ئێستاش جێبەجێ بکرێت چێ بەرپرسە لە تعریبکردنەوەی جارێکی دیکەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان حکوومەتی بەغدا تا چەند بەرپرسە لەم دۆسەیە حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند بەرابەرم دۆسەیە بەرپرسە ئەم شۆ گفتوگۆکێک لەسەرم تەوەرە میواندیاری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک سۆران عەلیخان چاودێری سیاسی کە لە سودۆ لەگەڵمە کاک سۆران بەخێر و سپاس دەکەم هەروە کاگێرش حەبیب لە پرسای مەڵبەندی خانەقین یەشێتی کە بە سوپاسەوە لە ڕێگای سکایپ لە خانەقین و لەگەڵمانە سڵاو و جەنابی شت بێ کاگێرش بە ئیجازەی کاک سۆران باجارێ لە کاگێرشەوە دەست پێ بکەین بۆی کە بەگشتی لە دۆخی خانەقین بزانین کاگێ هێرش دووبارە سڵاوت لێبێ ینی ماوەیەکی زۆرە خانەقین کەوتوتە بەر شاڵاوی تعریب داگیرکاری گۆڕینی دیموگرافیا و ئەم ڕۆژانی بینیمان بڕیارێکی دیکەی سەخت دەرچۆ بووی کە ئەو هێزانەی کە کوردن ئەخۆ پێشمەرگەن یا ئاسایشن دەبێت شارەکە بەجێ بێڵن بە گشتی ڕەوشی خانەقین چۆنە ئێستا کاک سۆران کاک هێرش ببوورە سەڵاو لە جەنابت سپاس و سەڵاو لە مامۆستا سۆران و سەڵاوێکی گەرم لە بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان و هەروەها لە خەڵکی خۆڕاگیری خانەقین و دەڤەری گەرمەسێر شاڵاوی تعریبکردن ساڵانی کە ڕوبەڕووی ئەم ناوچە بووەتەوە ئەگەر بڕۆینەوە هەر لە زمانی حزبی بەعەس کۆمەڵی بەرنامە لەسەر ئەم شارە جێبەجێ کرا چ لە تەرحیل بێت چ لە تعریب لە تەهجیر هەموو ئەو شاڵانە کە کرا لەسەر خەڵکی خانەقین و دەڤەری گەرمەسێر وای لە ناوچەکە کرد بەرەبەرە قەزای مەندەلی لە قەزا بوو بە ناحیە گوڵاڵە لە ناوچەیگی کوردنشین تقریبن لە 175 خەڵکەکەی کورد بوو بەرەبەر ڕێژەکە دابەزی و نفوسی عەرەب زیاتر بوو لەو ناوچەیە و هەروەها سنتەری قەزای خانەقینیش تووشی ئەو شاڵاوە تعریبە گەورە بوو کە خەڵکی ئەم ناوچەیە بە شاڵاو تەرحیل کران بۆ ناوچەکانی ناوەڕاست و خواری و عێراق هەموو ئەوانەی کە هات بەسەر ناوچەی خانەقین و دەڤەری گەرمەسێر بەدەستی ڕژێمی فاشیستی بەعەس نەیەتوانی ڕوحی کوردایەتی و ئەو ڕوحە بەرزەی کە لە لای خەڵکی ئەم ناوچەیە بووە قەت ڕۆژێک لە ڕوژان بەرەو ئیحباط نەچوونەوە خەڵکەکە هەمیشە بەرگریەکی گەورەی لەو شاڵاوە تعریبەی کردووە و هەمیشە هەستی نەتەوایەتی زۆر بە بەرزی مایەوە و ئەیەتوانی ڕوبەڕووی ئەو هەموو شاڵاوە و بەرنامەی کە حزبی باسی هەبووە لەم ساڵانەی ئەخیرە لە دوای ئەحداسەکانی ڕیفراندۆم کە دەبەداخەوە کێشەیەکی گەورەی دروست کرد بۆ ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم یا ناوچە دابڕاوەکان ئەوەیش لەبەر نەبوونی بەرنامەیەکی
توکمەیان بڕیارێکی سیاسی محەد لەلایەن حیزبە کوردستانیەکان ئەم ناوچانە تووشی ئەو کێشانە هات و بەرنامەکان جارێکی تر بەرەبەرە هاتنە پێشەوە بەداخەوە حکوومەتی عێراق کەمتەرخەمیەکی گەورەی هەبووە لەبەر ئەوەی جێبەجێی مادەی 140 نەکرد وەکو خۆی بەعکسەوە هەموو جاریک پاساوی هێناوەیە بۆ ئەوەی عرقەلەیەکی گەورە دروست بکرێ بۆ مادەی 140 لەم ساڵە ئەخیرە کە بێن سێری مەوزوعەکە بکەین وەزارەتی ناوخۆی عێراق جاران ئەبوایە ئەوەی داوای گواستنەوەی نفوسی بکردایە ئەبوایە داواکاری پێشکەشی خودی وەزیر بکردایە و هاوڵاتی نەیەتوانی بە ئاسانی وەزیر دەستی بکەوێ ڕەنگە ئەوەی بێوێ قەیدی نفوسەکەی نەقلی ئەم ناوچەیە بکردایە پێویستی بە 6 مانگ تا ساڵێک بوو تا اینجا وەزیر دەستی بکەوتایە بە کورد و عەرەب و تورکمانیشەوە بۆ هەرسێ پێکاتەکە وابوو ینی بەڵی وابوو ئێستا لە ماوەی ئەم هەشتنۆمانە ئەخیرە وەزارەتی ناوخۆی عێراق پەیجێکی ئەلکترۆنی کردووەتەوە کە هاوڵاتی ئەتوانی ڕاستەوخۆ لە ڕێگای ئەو پەیجە ئەلکترۆنیە داوای گواستنەوەی قەیدی نفوسی خۆی بکات چ لە دەرەوەی خانەقین بۆ ناو خانەقین و چ لە خەڵکی خانەقین بۆ دەرەوەی شاری خانەقین ئەمە ئاسارکانیەکی زۆری بۆ هاوڵاتیانی کرد کە هاوڵاتی هەر لە ڕێگای ئەو فۆرمە داواکاریەکەی پێشکەشەکە و ئۆتۆماتیکیان موافقەتەیش بۆ ئەگەڕێتەوە کە بتانی بە ئاسانی قەیدی نفوسەکە گێرش ئێوە ئەمە بە هۆکارێکی سیاسی نابینن بۆی کە جارێکی دیکە ئەم پرۆسەی تعریبە و داگیرکاریە و هەروەها هێنانەوەی ینی ماڵە عەرەبەکان جارێکی دیکە بۆ خانەقین و سنووری مادی 140 ینی ئاوا بۆ ئاسانی جێبەجێ بکرێت ئەمە خەڵکیکەی لە پشتەوە نییە لایەنی سیاسی دیکەی لە پشتەوە نییە لە عەرەبەکان حتمما هۆکارەکەی هۆکارێکی سیاسیەوە نە ئەو کار ئاسانیە بۆ بەو شێوەیە بکرێ بەبێ ئەوەی التیزام بە مادەی 140 بکرێ یان ئەوەی وەکو جاران کە بڕیاری لێدرا ئەوەی قەیدی نفوسی ساڵی 57 لەم شارەی بووە ئەم ئاسانکاریە حتمما دەستێکی سیاسی لە پشتوویە کە بەو شێوە بێ لێرە ئاماری هەیە لە سەرەتای ئەم مەوزوعە و تا پێش تقریباً 15 ڕۆژێک ئامارێکی دەقیقمان لایە کە 600 قەیدی نفوس نەقل کراوە بۆ خانەقین و تقریبا نزیکەی 130 قەیدی نفوس لە سنتەری قەزای خانەقینە و گواستراوەتەوە بۆ پارێزگاکانی تری عێراق بە کوردستانیشەوە ئەم 600 قەید نفوسە کە گواستراوەتەوە بۆ خانەقین لێرە مشتێکی تڕون بکەمەوە ئەمە هەمووی عەرەب نییە کۆمەڵی خەڵکمان هەیە نەیەتوانی کاتی خۆی قەید نفوسەکەی بێنیتەوە بۆ خانەقین لەبەرەوەی تقدیمی نەکردبوو بۆ مادەی 140 و دوایی ئەو هەڕەشانە کە هاتە سەر خەڵکی ناوچەی سعدیە و جەلەولا هەندێک لەو کوردانش قەیدی نفوسیان گواستوەتەوە بۆ ئەم شارە ئەمە لە 100% ناتوانین بڵێن عەرەبە بەڵام دەستێکی سیاسی لە پشتیە ئەو کار ئاسانیە خۆزگا بکردایە لەگەڵ ئەوەیە التیزام بە خاڵەکانی مادەی 140 بووایە زۆر باشە کاگەرش دەست خۆش بدێمەوە خزمەت جەناب دووە کۆمەڵێ پرسی دیکە بە تایبەتی ئێوە کە لە خانەقین وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر لە داهاتوو ئەم جۆرە جوڵەیی ینی بە تعریبکردن و ئەم شەپۆلە بەردەوام بێ هەڵوێستان چێ بێت دواتر وەڵام بەرەو سپاس دەکەم کاک سۆران دووارە جارێک کە ستاوت لێبێ ینی ئەمەی کە دەگوزەرێ لە خانەقین و لەو ناوچانەی کە بە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم ناسراوە یاخود کێشە لەسەرەکان یاخود ناوچەکانی مادەی 140 ینی نوێ نییە ئێمە هەموو ڕۆژێ ژۆمان لەمە ئەبێت بەڵام ئەم شەپۆلی کە تازە دەسی پێکردو بە تایبەتی لە خانەقین و ناوچەکانی دەوروبەری خانەقین زۆر شەپۆلێکی مەترسیدارە ئێوە چۆنی بینن بەڕاستی بەڵێ سوپاس بۆ ئەو دەرفەتە سڵاو لە بینەران سڵاو لە خەڵکی هەمیشە لە مەیدانی خەبات خەڵکی خانەقینی تێکۆشەر خەڵکی خانەقینی خۆڕاگر مەسەلەی پرۆسەی تعریبکردن هی دوێنێ و ئەمڕۆ نییە لە یەکەم ڕۆژی دامەزراندنی دەوڵەتی عێراقەوە هەمیشە هەوڵیان داوە لایەنی بەرامبەر هەوڵی داوە پارچە پارچە لە خاکی کوردستان هەڵوشێ و خەڵکەکەشی ئاوارە و سەرگەدان بکە و ئەگەر بچینێ دواوە تۆزێ بۆ تاریخی زۆر دووریشنە ئەوە شاری بەدرەوجەسانیان ئەتوانم بڵێم لە کوردایەتی سڕیەوە زرباتیەیان برد قازانیەیان برد منەلیشیان ها لە بنەڕەتەوە کورد بوون بەڵام ئەتوانم بڵێم لە سەتان نەوەتیشیان سەروی نەوەتیان کورد بوو ئەوانە تاکو چەند ساڵی پێشیش بەڵام بەداخەوە ئەمە لایەنی بەرامبەر هەمیشە ئەوە لە ئەجندای هەیە هەتا بتوانێت پارچە پارچە لە خاکی کوردستان
دابتاشێ بڵێ و خەڵکەکەشی ئاوارە و سەرگەردان بکە و بە تایبەت لە سەردەمی بەعس 35 ساڵەی حکمی نەگریسی ڕژێمی سەدام هەوڵەکانی تعریب زۆر لە ڕادەبەدەر بوو. خانەقین ئەتوانم بڵێم شارێکی دووەم قەزایە لە عێراق دوای نەجەف ئەوەندە گەورەیە نفوسی 100,000 خەڵکە و شارێکە هەتوانم بڵێم سەروی 95% کوردە کوردستانیین هەستی کوردایەتیان ئەتوانم بڵێم لە لووتکەیە و لە هەموو هەڵبژاردنەکانی سەلماندویانە سەرڕای هەندێک قسەی لابەلا خانەقین شیعەیە و خانەقین سونەیە و خانەقین نازانم چی و دەنگی بۆ جار ناسنامەکەی نەتەوەیی و کوردە بەڕاستیانی نەتەوە لە پێش هەموو شتێکەوەیە لە خانەقین کوردبوون لە پێش هەموو شتێکەوەیە وەلایەنەکانی تریش ئەتوانم بڵێم عەرەب و تورکە ڕەسەنەکانیش ئەوانیش هەستیان هەمان هەستی کوردە لە هەموو خۆپیشاندانی لە هەموو هەڵبژاردنێک لە پێش کوردەکانەوە دەنگیان بەڵێ پاڵپشتی تەواون بەڕاستی بەڵام تعریبەکانەوە خەڵکی داگیرکردن هەمیش عەرەبی هاوردە بڵێ عەرەبی هاوردە جا زوڵم و زۆر و سیاسەتی 35 ساڵی تعریبی حزبی بەعس خانەقینی والێ کرد هێنایەوە سەر ئەتوانم بڵێم ژمارەیەکی زۆر کەم ئێمە کە چوینەوە لە کاتی ڕوخانی سەدام لە نزیکەی 250,000 نفوسی خانەقین 300,000 27,000 خانەقینی لە شارەکەما بوو کورد بڵێ ئیتر توانیمان بە هەوڵ و هیمەتی هەموو لای توانیمان ئاسەواری تعریب بسڕینەوە و لاپەڕەیەکی نوێ دروست بکەین دام و دەستگاکان ببوژێنینەوە خەڵکیش بە جۆش و خڕۆشێکی زۆر مەردانە و کوردانەوە پێشوازیان لەو دۆخە کرد پێشتریش خەڵکی خانەقین بۆ چوونەوە بە گشت سیاسەتی تعریبە هەرگیز چۆکیاندا نەئەدا و هەتا دووە هەناسە لەگەڵ یا ڕۆشتن ماڵ هەبوو چوار پیاوی هەبوو هەر پیاوێکیان بۆ شارێک تین کرابوو تەرحیل کرابوو یا بڵێن نەخڵ کرابوو وەزیفەکەی بەڵام شارەکەیان چۆڵ ناکرد هەر وەکو عینادی وەکو تەحەدا و بەداخەوە ئیترەوە بوو کە سیاسەتی 35 ساڵەی تعریب لە ماوەی هەفتەیەکە هەڵوەشە تعریب هەموو دەرکرا ڕاونراچوونەوە جێ خۆیان بەڵام بەداخەوە ئێمە وتمان سەدام ڕووخا لاپەڕەیەکی نوێ دەست پێ ئەەکەین عێراق بە هەموو پێکهاتەکانەوە بە کورد و عەرەب و شیعە و سونی و تورکمانەوە بتوانین لاپەڕەیەکی نوێ و ژیانێکی برایانە ژیانێکی کە بتوانین بە تەواوی پێکەوە ژیانێکی ئاشتیانە دروست بکەین بەڵام بەداخەوە دەرکەوت سیاسەتی تعریب لە مێشکی لایەنی بەرامبەردا چ شیعە بێ چ سونی هیچ جیاوازە پێدوانیە ئەو لایەنانی کە ڕابردوو لەگەڵ کورد بە تایبەتی لایەنە شیعەکان کە لە سەنگەری خەبادا بوون لە پێناو بەدیێنانی مافەنەتەوەیەتەکانی هەموو عێراق بە کورد و بە ینی پێکاتەکانی دیکەوە ئێستا هەر ئەوانن سەنگەریان لە کورد و جارێککە پاڵپشتیەکەن لەم پرۆسی سیاسی زۆر بەیان لە هەولێر و سلێمانی بوون لە کاتی ڕوخانی سەدامیشە هێزی پێشمەرگە بردنیەوە بۆ بەغدا و بۆ ناسریە و بۆ شارەکانی خۆیان تا تقریبا چەند ساڵێکیش هەر حیمایەکانیان بە هێزی پێشمەرگە ئەپارێزران بەڵام بەداخەوە ئەمانە دۆستایەتیان کاتیە بەرژەوەندی خۆیان لەسەروی هەموو شتێکەوەیە و چاویان کورد نابینێ جێگەی داخە کە ئەو نزعەی کورد نەبینینە ئەو نزعەی تەسکبینیە یاکو بڵێن بەشێکەی لە شۆڤینیەتی بەهر بە ئاشکرا بڵێم ئەو شۆڤینیەتە چییە بەرامبەر بە کورد چ خراپەیەکی بۆ کردوون لەسەر خاکی خۆیە لەسەر خاکی باوکو باپیریە نەڕۆژی لە ڕۆژان هاوڵاتیەکی مەدەنی کوشتووە 100 ساڵ شۆڕشمان کردووە تاکە ئێستا هاوڵاتیەکی مەدەنیمان بە ناحەق نەکوشتووە هەمیشە دژی دەسەڵات بووینە هەمیشە لە برایەتیمان مەبەست بووە هەمیشە پێکەوە ژیان و دیموکراسیمان مەبەست بووە بەڵام بەداخەوە ئەمانەی ئەم حەملێ و هەڵمەتی تعریبەی ئێستا ئەکرێ زۆر لە هەڵمەتەکانی زمانی سەدام ڕەنگە ناخۆشتر بێ ئەمە چێ لە پشتێوەیەتی و چێ پاڵپشتیەکە و ئامانجەکە لی چێ بەڕاستی چکە خانەقین پێشتر ئەوە نەکرا بۆ ئامانج بەڕاستی بەڵێ لایەنی بەرامبەر ئەتوانم بڵێم یەک لایەن نییە هەر کەس بۆ خۆیە بەڕاستی 50-60 گروپ هەیە گرفتەکە ئەوەی لە عێراقیشی هەڵۆشاوی ئێستا کە تاوەکو سە حکوومەت پێک ناتوە ینی هۆکار چییە بڵێ جێگەی قەدەری کورد وایە کە ئێمە لەگەڵ ئەمانەیە بین ئەمانیش نزیکەی 50-60 گروپن حزب و میلیشیا و هێزی چەکدار و ڕێکخرا و هەرچێکینە بەڵام لە هیچ شتێکیشە ڕێک ناکەون بەڵام لە دژایەتی کووردا ڕێک ئەکەون و لە درێژەدان بە سیاسەتی تعریب ڕێک ئەکەون و پشتی یەکتر ئەگرن ئەگینا من نەمدیوە لە وڵاتێک بە ناو دیموکراسی بێ وڵاتێک بە ناو دەستوری بێ و ئەوە 19 ساڵە تاکوی ئێستا هیچ هەنگاوێکی دەستوری نەنراوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی کورد بۆ مادەی 140 بۆ مەجلیسی ئێتیحادی بۆ هێزی پێشمەرگە بۆ بودجە بۆ دەیان کێشەی 55 مادەی دەستور ئەبێت چارەسەر بکرێ تاکوی ئێستا هەر پشتگوێ خراوە ئەوەی لەگەڵ مەساڵحی خۆیانە بگونجێ جێبەجێ ئەکەن ئەوەش لەگەڵ مەساڵحی خۆیانە نەگونجێ ئەگینا معقول نییە 15 ساڵە مادەی 140 پشتگوێ خراوە حکوومەتی عێراق تا چەند بەرپرسە لە جێبەجێکردنی مادەی 140 بە تەواوەتی و بە تایبەتیش ئێستادا لەم پرۆسی تعریبە کە بتوانێت ڕای بگرێت ئەتوانێت ڕای بگرێت لە 180 حکوومەتی عێراق بەرپرسە
لە 120 ئەتوانم بڵێم حکوومەتتی هەرێم و لایەنەکانی هەرێم چونکە ئێمەش بەڕاستی کەم تەرخەم بووینە لە ئاست ئەو ناوچەدا بڕاوانە ئەو ناوچانەی کە هەمیشە بە درێژایی مێژوو لە ژێر چەپۆکی زوڵم و ستەمی داگیرکەر و بێگانە بوونە بەداخەوە ئێمەش نوعی لە ئەهمالی نوعی لە خەمساردی هەبوو حکوومەتتی هەرێم ئەگینا ئەبوایە هەلو کاتێک کە لە سویەکی 2010 کە دوا کۆتای ماوەی 140 وادەی 140 بوو ئەبوایە قبولی نەکا کورد ئەبوایە فشاری گەورە بکە بەڵام خەمسارد بووین هەر ساڵ بوو ساڵی ئەخوات ئەوە تا 15 ساڵیش بەسەر چوو نەک هەرجێ بەجێیان نەکردو وەکو خۆشی ڕایان نەگرتووە ئەوە دە سیاسەتی تعریب درێژەی پێ ئەدەن و من نەمدیوە لە وڵاتی خۆی بە دیموکراسی و دە سووری بزانێ ڕئیسی جمهوریە کوردە و ئەڵێ من دژی ئەو سیاسەتی تعریبم سەر ڕئیس وەزەرا بە هەمان شێوە ئەڵێ من دژی ئەوەم سەرۆکی پەرلەمانیش ئەڵێ من دژی ئەوم ێ باشە کێی کاکەواتە هەر ئەوەیە جەناب دەڵێ لایەنەکان زۆرن و فرەلایەنن و لەوە چێ زۆریشان بەڵێ هەندێک ئەم سیاسەتی تعریبکردنە و ئەجندای دەرەکی شتێکەڵی بووە بۆ ئەوەی شارەکە لە کورد شۆڵ بکرێت شارەکە شوێنێکی استراتیژی گەورەیە قەڵایەکی کوردایەتی بووە هەمیشە بە دەرجای مێژوو و هەر لە کۆنەوە خانەقین بە دەواازەی ڕۆژهڵات ناسراوە چی لە ڕۆژهڵاتەوە هاتووە لە دەواازەی خانەقین و قەسری شیرینەوە هاتووە و چوە بەرەو شام و بەرەو سعود و بەرەو خەلیج و بەرەو مصر و بەرەو ئۆردن و بە هەرەوە هەموو وڵاتەکانی تر کەواتە بمانێت و نەمانێ وڵاتانی هەرێمایەتیش دەستیان تێ هێڵاتە دێمە خزمەت جەناب بە تایبەتی لەسەر ڕۆژ قساکەم سوپاس دەکەم کاک سۆران کاگە هێرش مەسەلەی بۆ نمونە ئێستانی تا ئەمڕۆ بڕیارێکی دیکە دەرکراوە بە تایبەتی ینی بۆ هێزەکانی کورد یاخودەوانەی کە پێشمەرگن لەوێ یاخود ئاسایشن دەبێمانە بارەگاکان چۆڵ بکەن یاخود لەو شارە نەمێنن بەڵام ینی هەڵوێستی نیشتیمان پەروەرانە و هەستی نەتەوایەتی بەرزی خانەقینەکان ینی ئەمڕۆ هێنانی سەر شەقام و ئەیانێ ڕوبەڕووی ئەو بڕیارە ببنەوە من ئەمێ بەسمەوە و پرسیاری پێشەوە هەڵوێستی بەجددی لایەنەکان و لە نێوی شاندایەکێتی نیشتیمانی کوردستان کە نفوزێکی فراوانی هەیە لەو ناوچانە چی دەبێ بەرامبەر ئەم بڕیاری ئەمڕۆی حکوومەتی عێراقا یاخود لایەنێکی سیاسی یاخود لایەنێکی چەکداری عێراقا کە بەرامبەر بە خانەقین دەری کردووە ماوەی چەند ڕۆژێک پێش ئێستا بڕیارێک دەرچوو لەلایەن قیادەی عملیاتی مشترەکی بەغا کە تەوجیهی قیادەی عملیاتی دیالەی کردووە کە بارێگای فەوجێکمان هەیە هێزی پشتیوانی دوو کە مەقڕی بەڕەحمەت بێشەی لیوا حوسێن مەنسوور هەروەها سریەکی تەواریشمان هەیە لێرە سەر بە پۆلیسی گەرمیانە هەر لە سەرەتای مەوزوعەکانە و کە بە دوواداچوونمان بۆ ئەو مەوزوعە کرد پێش ئەوەی قائد فرقە بە سەرۆکایەتی لوژنەیەک بگاتە شاری خانەقین هەستمان بەوە کرد کە لایەنێکی کوردستانی بەداخەوە لە پشتی راپۆرتێک بووە کە نێردراوە بۆ ئۆپراسیۆنەکانی عێراق دواتر کە لوژنەکەیش هات واقعەکەی بینی بە چاوی خۆی جەولەیەکی مەیدانی هەردوو بارێگاکەی لەگەڵ چەند دایرەیەکی کوردستانی کردووە کە بینیوە واقعەکە وەکو ئەوە نییە کە لە راپۆرتەکە نووسراوە جارێکی تر لوژنەیەکی تریان نارد بە سەرۆکایەتی مدیری استخباراتی فرقە لەگەڵ تیمی لەگەڵ ئەوە جارێکی تر ئەوانی سەردانی بارێگاکانیان کرد و وەزعەکە لە نزیکە و بینیان خۆشبەختانە هەموو واقعەکە دژی ئەو راپۆرتە بووە کە نووسراوە لەسەر ئەم مەوزوعە لێرە پرسیارەکە ئەوەیە ئایا ئێمە وەکو کورد چەند زەرورە یەکدەست بیمن یەکدەست بە معنای یەکدەست یەکوتاریمان ئەبێ تا چ ڕادێک بێ ئێمە بەداخەوە هەستمان بەوە کردووە کە ئێمە تەنیا لە کۆبنەوە لە دانیشتنەکان و لە شیعارات و لە هەندی لێدوانی سەر کەناڵەکان و پەیجەکان هەر هەمووی باس لە یەکدەستیەکە بەڵام لە واقعە وەکو ئەوەی ئەم جارێکە بینیمان بەداخەوە لایەنێکی کوردستانی لە ڕێگای ئەفسەرێکی خۆیە و ئەو راپۆرتێن نووسێ وەکۆیە لە پشتە و خەنجەرێکی لە ئێمەی دابوو کە شاری خانەقین ئەم شارە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان حسێ بە و لە هەموو هەڵبژاردننی دەنگی خەڵکی ئەم شارە بۆ یەکێتی بووە و یەکێتیش توانم بڵێم تەنیا حزبیکە کە وەکو ڕێژە سەیری بکەیت لە قوربانیدان بۆ ئەم شارە لە دیفاعکردن لەم شارە و لە خزمەتکردنی ئەم شارەیەش تەنیا یەکێتی نیشتیمانی کوردستان باڵا دەست بووە لەم شتانە و ئێستش یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو پارتەکانی تر زیاتر خەمخۆری ئەم شارەیە کاگێرش بەو نەفوس و دەسەڵاتی کێشێتی هەیەی لەوێ بۆ پەیوەندی فراوانی لەگەڵ لایەنە شیعە و تورکمانەکان هەیەی لە عێراقدا ینی ئێوە توانیتان ئەم بڕیارە بۆسێن کە لایەنێکی کوردستانی
لە پشتیەوەی بۆ دەریبکە ئۆپراسسیۆنە هاوبەشەکانی عراق یاخود نا چی کراوە ئەو بڕیارە ئەوە سێنرێت ئەو لیوایە ئەمێنێتەوە لەوێ یان نا؟ بەڵێ ئێمە کە معلوماتەکان لە لامان بە دقت کۆمان کردەوە پەیوەندیمان بە هەواڵ باڵ کرد سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان، هەروەها پەیوەندیمان بە سەرۆک کۆمارێ کرد و تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق لەگەڵ کۆمەڵی فەرماندەی خۆمان کە لە وەزارەتی بەرگیری و ناوخۆی عێراقە خۆشبەختانە هەر هەمووی هاتنە سەر هێڵ لەگەڵمانە و پەیوەندیەکی فراوان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان کرا و ئەمانتوانی ئەو بڕیارە ڕابگرین و ئەو دوو لوژنەش کە نردیان بۆ ئەوە هەر بە مەبەستی ئەوە بوو تەدقیقی ئەو معلوماتانە بکەن. خۆشبەختانە معلوماتەکانیش کە لە لای لوژنەکە کۆبووە باسی واقعی ئەکا کە لەو راپۆرتە وجودی نەبووە. ئەم کێشە ئێستا ڕاگیراوە و تقریبا ئەتوانم بڵێم حەل کراوە، خەتەواتێکی ئەخیری ماوە ئیتر کۆتایی بەم مەوزوعاتێ. ینی کۆتایەکە لە بەرژەوەندی مانەوەی و هێزانە و پاراستنی خانەقین و ئاسایشی خانەقین و خەڵکەکەیەتی؟ بەتاکید یەکێتی قەت دەستبەرداری خانەقین نابێ و بە هەموو قووەت و توانایەوە بەرگری لە شاری خانەقین و لە خەڵکی خانەقینەکە، هەروەکو لە ڕابردوو چۆن کردێتی ئێستش بە هەمان نەفەس و بە هەمان ڕۆحیە. ئەو هێزانە ینی پارێزەری دام و دەستگا حکوومیەکانی هەرێمی کوردستان کە لێ بوونیان هەبووە یاخود هەر بۆ ئاسایش و پاراستنی خەڵکەکەیەتی؟ ئێمە مەقڕی ئەو فەوجە کە بارێگای خوالی خۆشببوو شەید لیوا حوسێن مەنسوور بوو، ئەو بارێگایمانە بەجێ هێشتووە هەروەکو ئەوەی شانازی بە ناوی شەید ئەبوو عەلی و کە ئەو بارێگایە مەقڕی ئەو بووە. ژمارێکی کەمی پێشمەرگەی تایە هەر تەنیا بۆ ئەوەی حیمایی بارێگاکە بکە. هێزی سریای تەواریش ئەوەی کەلامانە مەهامی لەناو ئەم شارە حیمایەکردنی بەنداوی ئەڵوەنە، هەروەها حیمایەکردنی کولیژ و پەیمانگاکان کە سەر بە حکوومەتی هەرێم و هەروەها دایرە کوردستانیەکانە. ئەمە مەهامیانە لەم ناوچەیە تەنیا پاراستنی ئەو دایرانە و بەنداوەکەیە و هیچ جۆرە تەشکیلاتێکی مسلحمان نییە لە ناو شار. باش، زۆر باش کاگێرژێمەوە خزمەت جەنابە دەست خۆش بە کاک سۆران. ینی هەمیشە نەکبەتی کورد لەوەیە بووە کە ئەو خەنجەری لێ دراوە بە دەستی براکەی خۆی لێ دراوە، یعنی ئەو تا لە قەزییشی ئەوها نەتەوەیی و نیشتیمانی کە لە پێناو پاراستنی خاکەکەتایە، ئەنی سیرەکەی لایەنێکی سیاسی کورد راپۆرتەدا بە بەغدا بۆی کە هێزە کوردیەکان لەم شارە بکاتە دەرەوە دوجار چێت زەرمەندە بێ کورد و خاکەکەی جارێکی دیکە لە دەسەداتەوە. پێت وایە ئێمە گەیشتوینەتە ئەو وعیەی یاخود ئەو بیرکردنەوەی کە ئێمە نیشتیمانیان و نەتەوەی بیرکەینەوە لایەنە سیاسیە کوردیەکان بە تایبەتی یەکدەست و یەکگرتوو بین بە مانای کەریمە لە ئەرزی واقع و بتوانین پارێزگاری لە خاکەکەمان بکەین ئەوەی کە بەدەستمانەوە ماوە نەگەوەی کە لە دەستمان چوو. ئەمە ئەکرێت مەجالی تیاماوە بەداخەوە ئەتوانم بڵێم یەکی لە هۆکارە هەرەسەرەکیەکانی دواکەوتنی کورد و داماوی کورد ئەو خۆخۆریەیە، ئەو ناکۆکیە بێمانا و بێبنەمایانەیە کە دروست ئەکرێ و ئەولەویەتی کاری سیاسی، ئەولەویەتی دوژمنایەتی و سراعەکان لە دژی یەکتری ئەەکەین لە جیاتی ئەوەی کە دوژمنە سەرەکیەکانمان بزانین کێن یا ناحەزە سەرەکیەکانمان بزانین کێن. ینی هەمیشە خۆمان دەکەین لە قوربانی ئەجیناکانی بێگانە، بەڵام نەتەوەکەی خۆمان لامان بەقەدەر ئەوە گرنگ نییە کە دەستکەوتێکی حزبیمان هەبێ یاکو بڵێن حزبەکەی بەرامبەر عەزیەت بدرێ. زۆر بەداخەوە کاکێرش بە تەفسیل باسی ئەو مۆزوعی کرد. چەند ساڵ تقریبا ساڵی دوای ڕوخانی ڕژێم لە خانەقین هەر بابەتێکی هەر نزیکی ئەو مۆزوعەیە ئێمە لە خانەقین بە هەوڵ و هیمەتی هەموو هەواڵان بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان لەو سنوورە هەموو سەردەمانێک جەناب لێ بەرپرسیارەتی بەڵێ من خۆم بە 8 ساڵ جێگەری مەڵبەند بووم، ساڵی مەسئولی مەڵبەندەکە بووم، بە شانازیەوە لە خزمەتی خەڵکا بووین و ئیشی باشیشمان ئەکرد بە تایبەت و ئەتوانم بڵێم 6 ساڵی یەکەمیش هەرێم درێغی نەکرد، ئیشی زۆر چاکی کرد لەگەڵمانە بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو کاتە دوو ئیدارەیی بوو ئەو سەردەما. بەڵام بەداخەوە هەر ئەو کاتە ئێمە بە هەوڵ و هیمەتی هەموو هەواڵان توانیمان مدیریەتی عام بەڕێوەبەرایەتیەکی گشتی پەروەردە لە خانەقین دروست بکەین بە ئەترافی وەزارەتی پەروەردەی عێراق. بەڵام هەر ئەو لایەنەی کە ئەم مشکلانە دروست ئەکا ئێستاکە و دڵیشی پێ خۆشە کورد بشکێ مهم ئەو گرێوێک لەو حەزبە بباتەوە، هەرچەند نایباتەوە بەو شێوەیە
ئەو شێوازە شێوازێکی دش بە مێژووە دش بە لایەنە سیاسی کوردیەکان ئەوەی زەڕەیەک هەستی کودایەتی هەبێ لایەنگری ئەو شێوەکارە نییە جا ئێمە بەڕێوەبەراتی پەروەردەمان دروست کرد وەزارەتی پەروەردە شاترافی پێکرد ئەمریکەکانی شاترافیان پێکرد بەڵام بەداخەوە چون 18 مامۆستای سەر بە خۆیان دۆزیەوە راپۆرت ناوی 18 مامۆستاکەشمان بۆ هاتدوایی بە راپۆرتەکەەوە لە مدیریەتی تربیە دیالەوە کە ئەڵێ ئێمە بەڕێوەبەرایەتی گشتی تربیەی خانەقینمان ناوێ ئەمە هی یەکێتی نیشتیمانیە مدیر تربیەکەش بە زۆر پارەمان لێ ئەسێنێ بۆ حزب کەچی ئەو پارەیە 500 دیناری یەکێتی مامۆستایان بۆی هەیە ئیشتراکی مامۆستایان وایان کرد مامۆستا بورهانیاندا بە سجنکردن 4 ڕۆژ 3 ڕۆژ مدیری پەروەردەی خانەقین و وایان کرد مدیری عامەکەشیان کردە مدیریەتێکی فەرعی باش ئەمە چه هەستێکی کوردایەتی تایە چه خزمەتێکی کوردی تایە چه خزمەتێکی خانەقینی تایە کەواتە کورد خۆی بچووکەکاتەوە لە بەرامبەر بەغدا بەڕاستی بەڵێ یەکێک لە هۆکارە سەرەکیەکان ئەو خۆخۆریەیە و ئەوە کارێکی زۆر نادروستە کارێکی زۆر نابەجێیە زۆر گوناحە ئێمە وەکو کورد شکستی یەکتر بدەین دژی یەکتر ئیش بکەین بۆ دەستکەوتێکی بچووکی حزبی یا بۆ شکاندنی بەرامبەرەکانمان و لایەنی بەرامبەر لایەنی ناحەزی پێ بەهێز بکەین و کارێک ئامانجێکی کوردی کە بە هەنگاوی بگەینێ بە 4 پیلانی ئاوها هەنگاوەکە بێتە 20 هەنگاو هەر نایگەینێ بەداخەوە ئێستاش نەچوە بچێ کورد دەرفەتی لە بەردەما دەرفەتی دووەلی لەگەڵایە دەرفەتی منتەقەیی لەگەڵایە خەڵکی کوردستان هەمووی ئامادەیە خەڵکی خانەقین و کەرکووک و ناوچە دابراوەکان هەمووی لە لووتکەی کوردایەتی و پاکیان باوەڕت بێنە لەبەر ئەوەی من خۆم خانەقینیم کوردایەتیەک لەو خانەقینە هەیە چۆن ئایار 24 ئایار 24 من شاهدیە دەم بۆ ڕۆژنامەیانی لیان هەڵوێستەکانیانمان بینیوە ئەو هەموو زۆرمە بە درێژایی مێژوو لە خەڵکی خانەقین کراوە کەم ینی ماڵێک ئەڕوخا خانوەکەی ئەڕوخا مەمنوع بوو کیلۆیەکی منتۆ بکڕێ مەمنوع بوو بۆی هەبوو بیفرۆشە خانوەکەی بە عەرەبێک بەڵام بۆی نەبوو بچێ 2 کیلۆ چیمەتۆ کیسەیەکی مەتۆ بکڕێ خانوەکەی پێشاک بکاتەوە گرتن تێهێڵدان تعریب تەرحیل دوورخستنەوە ئێمە بەس خێزانی ئێمە باوکم بۆ هەولێر دەرکرا برایەکم بۆ ناسریە برا گەورەکەم بۆ کەربەلا خۆم بۆ بەدرەوجەسان محەممەد بۆ چارەبان عەباس بۆ جەلەولا ئەمە لە یەک خێزان بێ هیچ تاوانێک جا لەبەرەوە بە هەزاران خێزانی کورد ئاوهایە لە جێگەی داخەکە ئێمە هەمومان حزبەکە کوردستانیەکان هەمووی دروشمی بری قەدار و یەکی ئەڵێ من خاوەنی فدراڵیم و ئەو ئەڵێ دڵی کوردستانەوە ئەڵێ چاوی کوردستانەوە ئەڵێ قودسی کوردستانەوە بەڵام کە یێتە سەر ئەرزی واقع گوناحە کە ئێمە لەگەڵ یەکتروا بەو شێوازە کار بکەین و ئەمە خیانەتە دژ بە تاریخی کورد و ئێستاش ئەگەر هەندێک هەڵە بۆ هەندێک لایەن بچێتە سەر دوا ڕۆژ هەر تاریخ محاسبەیەکە ملت محاسبەیەکە و ئێستاش نەچووە بچێ ئەتوانین دەرفەت ماوە یەک بگرینەوە ئەجندای هاوبەش دروست بکەین ئامانجە گەورەکان نەکەین بە قوربانی ئامانجی بچووکی حزبی دەستخۆش کاک سۆرانجان کاک هێرش مەسەلەی بۆ نمونە ئێستا تعریبە کە بەردەوامە و دڵنیاشین بەردەوامە بێ و خۆشتان شایدیەوە دەن چکە ئەمە پرۆسەیەکە ینی هەر لە کۆنەوە بەردەوام بۆ و ئێستش بە ینی قورسی و بە لێشاوێکی زۆر گەورەتر بەردەوامە مەسەلەی ئەندامانی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنە کوردی جیاوازەکان ئەوانەی کە لەو ناوچانن بە تایبەتی لە خانەقین و لە هەندێک ناوچەی دیکە کێسا ئێمەیانی ئەنداممان هەیە ئەندامی پەرلەمانن لە بەغدان ئەمانە چیان پێکرێ بۆ ئەم پرۆسەیە و ئەتوانن ئەم قەزیە چۆن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوروژێنن بەڕاستی یعنی لۆبێشی بۆ دروستکەن شتی وا هەیە ئەتوانرێ بکرێ واللهی من لێرەوە ئەموێ سوپاسی ئەو هەواڵانە بکەم تیمی یەکێتی لە پەرلەمانی عێراق بەڕاستی تیمیکی منسەجمن و بەردەوامیش لە سەرهێڵن لەگەڵمانە بە تایبەت لە ئەو گرفتانەی کە ڕۆژانە ڕوبەڕووی شارەکە بێ چ لە ڕووی خزمەت گوزاری بێ چ لە ڕووی داواکاری خەڵک بێ حتمما ئێمە ئەو تیمەی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە پەرلەمانی عێراق ئەتوانن ئیشێکی باش بکەن بەڵام ئەم ماوەیە کێشەی تەشکیلی حکوومەت کاتێکی زۆری ئەو هەواڵانەی بردووە بەڵام سەرڕای ئەوەیش بەردەوام لەگەڵمانن لەسەرێ ئەوان ئەتوانن وەکو فراکسیۆنی یەکێتی هەماهەنگیەکی باش دروست بکەن لەگەڵ لایەنە کوردستانیەکانی تر و بتوانن لە ناو پەرلەمانی کوردستان کۆمەڵی مەسائلی ڕەبط بە ناوچە دابڕاوەکان جارێکی تر بیجۆڵێنن ئەلێرەمە ئەموێ باسی مەوزوعی بکەم کە خۆشبەختانە تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی قیادەی مفاوەزاتەکە کا لە بەغداد بە سەرۆکایەتی هەواڵ باڤڵ
گەیشتونەتە کۆمەڵی هەنگاوێکی باش لەگەڵ لایەنە عێراقیەکان وە کۆمەڵی خاڵێکی باشیان چەسپاندووە لە خلالی ئەو مفاوەزاتە کە ببێتە بەرنامەی ئیشوکاری حکوومەت. کۆمەڵی بابەت شمولی ناوچە دابڕاوەکان ئەکا و هیواداریم ئەم حکوومەتە تەشکیل بێ و پابند بن بەو ڕێککەوتنە کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک باوەڵیان کردوێت. ئەگەر ئەوانە جێبەجێ بکرێەوە بچێتە بواری جێبەجێکردن، وەزعمان لە ناوچە دابڕاوەکان بەڕادەیەکی باش ئەچێتە پێشەوە. هیوادارم لایەنە عێراقیەکان پابند بن بەو ڕێککەوتنەکە ئەکرێ. لایەنە کوردستانەکانیش چەند گرنگە پاڵپشت بن بۆ ئەمە بەڕاستی. بەتاکید ئێمە هەموو جاریک باس لەوە ئەکەینەوە کورد تا ئەوەندەیەک دەست پێ لە پەرلەمانی عێراق ئەتوانی شتێکی گەورە بکە و ئێمە قووەتی کوردیش لە زمانی سەرۆک مامجلال لە بەغا قووەتەکە ئەوە نەبوو کە ئێمە ژمارێکی زۆرمان لە پەرلەمانی عێراق بووە. فقەر ئەوە قووەتەکەمان ئەوە بووە کە سەرۆک مامجلال ئەیەتوانی تیمی کورد هەمووی لە بەغا قیادە بکە بە یەکدەستیش بکەن و بە یەکدەستی بتوانن ڕوبەڕووی مەسئلەکان ببنەوە. ئێستا بەداخەوە ئەو پەرتەوازەیە کە لە ناو لایەنە سیاسی کوردستانیەکانی هەیە لە کوردستان تەسیراتێکی خراپی کردووەتە سەر پەرلەمانتارەکان لە ناو پەرلەمانی عێراق. هیواداری من بتوانن جارێکی تر یەکڕیزی خۆیان بپارێزن و بتوانن لەسەر مەسەلە نەتەوایەتیەکان و لەسەر حەق و حقوقێکی ملەتێکی کورد بە یەک بەرنامە بە یەک ئەنجم داعیشی لێ بکەن، نەک وەکو ئەو مەوزوع و حادیسە ئەخیرەکە لە خانەقی ڕوو بکە. هیواداریم بتوانن بە یەکتیمی ئیش. ئێستا بەگشتی لە خانەقین هەرچەنە زامیان لەوەچێ ئامارێکی دروستان لەبەر دەست نەبێ، بەڵام دڵنیام وەکو مەڵبەندی خانەقینیشێتی ئەو بە دوواداچوونەکەن بۆ ئەین جارێکی دیکە گەڕانەوەی و خێزانە عەرەبانی کە دێنەوە. ئامارەکە زۆرە کاگێرە ژیانیەوانی کە ڕۆژانە دەگەڕێنەوە و کاراسانیان بۆکرێ. لە ماوەی ئەم هەشتمانە تا ئێستا 600 قەیدی نفوس گواستراوەتەوە بۆ خانەقین و ئەو 600 قەیدە بەشێکی هەر خەڵکی خانەقی بووە کە لە ماوەکانی ڕابردوو نەیتوانیوە قەیدەکەی بێنێتەوە. بەشێکیش ئاوارەکانی خەڵکی سعدیە و جەلەولان بە تایبەت ناوچەی سعدیە لەبەرەوەی ساڵانێکی دوورە ئاوارە بوونە، هەندێکیان دانیشتووی شاری خانەقین، بەشێک لەوانەیە قەید نفوسەکانیان گەڕاوەتەوە لەگەڵ کۆمەڵێکی عەرەبی هاتووە. من ئەلێرە ئەمەوێ پەیامێک بیدەم بە خەڵکی خۆڕاگری شاری خانەقین، کایان لێ ئەەکەم بۆ ئەم مەسالانە وەکو ئەوەی هەمیشە ورەیان بەرز بووە، ورەیان هەر بە بەرزی بمێنێتەوە و کۆمەڵی لەو کێشە و گرفتانش کە دروستە بێ بەڕاستی هەندێکی بەدەستی خەڵکی خۆمان بووە، یعنی نەک بە ئەنقەست بەعکسەوە بەهۆی هەڵە ناشارەزایی لە وەزعەکان بووە. یعنی تو پارچە ئەرزێکی زراعی هەیە لە جیاتی ئەوەی بیدا بە برایکی خۆی بە خزم و کەسوکارێکی خۆی بە مەبلەغێک چووە داوەتی عەرەبێک بە هەندێکی پارەی نەختی زیاتر. ئەم حاڵەتانە وای کردووە یعنی وەکو ئەوەیە تو ماریک بیهێنیت و بیخەیتە بە خەڵی خۆت ئیتر چاوەڕوانی دەرفەتی ئەکاگە دەرفەتەکە بێتە پێشەوە. لە لایەکی تریشەوە یەکێک لەو هەڵانەی کە هەمان بووە خەڵکەکەی خۆمان لە دوای ڕوخانی ڕژێمی بەعز لە 2003 کە هەمووی گەڕاوەتە سەر زەوی زاری خۆیان لە 75 خەڵک کە تەرحیل کراوە لە هەشتاکان عەقدەکان تازە کراوەتەوە بە ناوی عەرەبی هاوردە. لە دوای 2003 خەڵکەکەی خۆمان کە گەڕاوەتەوە بۆ سەر زەوی زارەکانیان بەداخەوە کەس هەوڵی ئەوەی نەداوە کە جارێکی تر بچێ لە مەحکەمە سکاڵا بکە و داوای نوێبوونەوەی عەقدەکەی بکاتەوە کە پێش 75 بە ناوی خۆی بووە، لە دوای 75 کراوەتە ناو عەرەب. ئێستا ئەوە یەکێکە لەو کێشانە کە ماوە عەرەبەکانیش کە چن سکاڵا ئەکەن ئیسنادەکەنە سەر ئەو عەقدانەی کە لە زمانی بەعەس بۆیان کراوە. خۆشبەختانە لەسەر ئەم مەسەلانە بەردەوام لەسەر هێڵین، بەردەوام لە گفتوگۆین، بەردەوام تیمەکەی خۆمان لە بەغداد ڕوبەڕووی ئەم مەسەلانە ئەبێتەوە. بە تایبەتی ڕێز و احتراماتم و سەڵاوم بۆ حاکم سالار وەزیری دادی عێراق، ئەویش بەردەوام لەسەر هێڵە لە گەڵمان. بە کورتی ئەموێ ئەوە بیڵێم خۆڕاگری خەڵکی خانەقین و بە بەرنامە ئیشکردنمان ناوچەیە ئیشوکاری نەیارەکانی ملەتەکەمان تەخیر کردووە. بەڕاستی ئەوەی ئەوان ئەیانەوێ بە 6 مان بیکەن ڕەنگە بەهۆی خۆڕاگری خەڵکەکەی خۆمانە
بە 4-5 ساڵ نەچێتە سەرەوە بەڵێ ئەوەنە سراعک لەگەڵ خەڵکی خانەقین ئاسان نییە خەڵکی خانەقین هەر معروفە بە حدات بە هیوای خۆڕاگریتان دێمەوە خزمەت جەناب وە دواوتت وە دوات پەیامت کاگێژیان کاگ سۆرانیانی تا چەندە ینی گرنگە وەکو کاگ هێرشی ژاماژەی پێدا ئێستا ینی لایەنە سیاسی عراقیەکان لە گفتوگوی پێگەنانی حکوومەتی نوێی عراقان و لایەنە کوردیەکان ینی بەگشتی لە نێوەی شاندایەتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی سەرۆک باڵژێرا تاالبانی چەندین سەردان و گفتوگوی فراوانی لە بەغدا ئەنجام داوە بۆ مەبەستی پێکەنانی حکوومەت تا چەندە گرنگە ینی ناوچە کێشە لە سەرەکان و مادەی 140 بکرێتە مەرجی پێکەنانی حکوومەتەوە کورد ینی کە ئەگەر بەشدارێکی ڕاستەقینە و سەرێکی بێ لە حکوومەتی نوێی عراقی یەکێ لە مەرجەکانی جێبەجێکردنی مادەی 140 بێ وەستانی و تعیبە بێ بەڵێ 100% هاوڕاتم کلیلی چارەسەری هەموو کێشەکان ئەتوانم بڵێم 95 لە سەتی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا مادەی 140 تا مادەی 140 جێبەجێ نەکرێ هەرگیز چارەسەر نە بە پارە چارەسەر ئەبێ نە بە نەوت چارەسەر ئەبێ نە بە هیچ شتێکی تر بە وعد و بەڵێنی لابەلا چارەسەر ئللا تا مادەی 140 جێبەجێ نەکرێ کێشەکانی ئێمە ئەوان چارەسەر نابێ و بەداخەوە ئێمە داکۆکیکردنەکانمان زۆر جارە بینی یەک لایەنەیە یعنی تەرەفێک بڵێن یەکێتی هەوڵ ئەدا لایەنێکی تر هەوڵ نادا لە هەرێم و ڕاستەخۆ نییە حکوومەتی هەرێم یەک هەڵوێست نین ئێمە کێشەی مادەی 140 حەقە بیخەنە دەرەوەی ناکۆکە سیاسیەکانی کوردستان زۆر ناشرینە هەر بۆ هەموو حزبەکان بۆ دەسەڵاتی کوردی بەگشتی زۆر ناشرینە کێشە حزبیەکانی خۆیانە بەنە بەغدا و زەرمەندی یەکەم ملەتەکە ئەبێ ئەو ناوچانە ئەبێ سەدان هزار شەهید ئەبێ کە خوێنی خۆیان بەخشیوە لە پێناوی ئەم ڕۆژەیە و کە ئێستاکەش ئاوە 15 ساڵە ئێمە حکوومەتی عێراقی دەسیمان پێ ئەکا و هەتا یەک هەڵوێست بین زووتر بە ئامانجەکانمان ئەگەین و ئەتوانین فشاری زیاتر لە حکوومەتی بەغدا بکەین و ئەتوانن بە ئەگەر یەک هەڵوێستی هەبێ ئەتوانن هەڕەشەی پاشەکشێ بکەن لە حکوومەتی عێراق چۆنەوە تیاری سەدی چەندین جارە پاشەکشێ لەبەر هەندێک داواکاری خۆی و گورگ نەی خواردووە و توانی ویشێتی دوایی هەم بچێتەوە بە هێزێکی زیاترەوە بۆ ئێمە هەم بە هەموو شتێکی بەغدا هەر رازی بین بۆچی هەڵوێستێک دەرنەبڕین بەخۆ پیشاندان بێ خۆ شەرت نییە خەو تەنها هەر شەرت نییە مە بەسمان جەنگ نییە جەنگ بەسە هزاران ساڵە ئێمە یەکتر ئەکوژین بەڵام دەیان شێوەی خەباتی سیاسی هەیە خەباتی جەماوەری و ئاشتیخوازان هەیە بەخۆ پیشاندان هەیە بە مانگرتن هەیە بە شتی جەماوەری هەیە بۆچی ئێمە ئەمیشە وابین ئێمە خاڵی لاوازی ئێمە ئەو ناکۆکیە لە هەڵوێستەکانمان هەمویان باسی سازان و یەک هەڵوێستی ئەکەن و وانە لایەنەکەی بەرامبەریش خواخوایەتی لایەنەکەی بەرامبەر سیاسەتی فەرقتەسوود بەکار ئەهێنێ بە عەکسەوە تەغزیەی ئەکا و داعمیشی ئەکا و هیچیشی پێ بکرێت لەو بوارە ئەیکا کە ئێمە یەک هەڵوێست نەبین و داواکانمان پەرد بێ هەمیشە پارێزگاری کەرکووک تاکو ئێستا 5 ساڵەدا نەنراوە کورد خۆی سەبەبی ڕسەرەکیە زیاتر لەسەر سەر و کۆمار ئەو هەموو شەڕاکەن و لایەکەوە ئێمە هەندێک لایەن ئەڵێ اعتراف بە عێراق ناکەم و دەوڵەت نییە و ئەفلاسە و فاشلە و چی و لایەکەوە شەڕەکەن لەسەر مدیر عامێک باشە کاک ئەمانە ئەبێ کۆتایی بێت ئەم ناکۆکیە نابێت گوێیانە ئەمانە ناکۆکیەکان خەریکە دەستکەوتەکانیشمان لە دەست ئەدا لایەنی بەرامبەر درێژە بە تعریب ئەدا و خواخوایەتی و لایەنی ئەقلیمیش دامیان ئەکا نەک هەر خۆیان بە تەنها نین دەوڵەتانی ئەقلیمی شەوانەی هەموو چوار پارچەی کوردستان لەگەڵیان هەیە کەواتە زۆر ورد و وریا نەبین بەڵێ مەترسی گەورە نەک هەر لەسەر ناوچەدا بڕاوەکان مەترسی گەورە لەسەر هەرێ سلێمانی و هەولێریش دروست ئەبێ لە دەستدانی و ناوچانە ینی ئاسایشی هەرێمی کوردستانیش لە زمانی سەدام تعریب لە لوتکە بوو لە سەعدیە و جەلەولا باوەڕ ناکەم نەفەری کوژرا بێ تەرحیل ئەکران بەڵام کەس نەکوژرا لە دوای ڕوخانی سەدامەوە لە 2003 لە ماوەی 4-5 ساڵدا بەس لە سەعدیە یەک عشرەتی کورد هەیە طبعاً هەموو خەڵکەکە قوربانی داوە خوێنی داوە لە هەموو شیر و توێژەکان ڕێزی زۆرم بۆ هەر هەمویان هەیە بە کورد و عەرەب و تورکمان و هەموو حزبەکانەوە بەڵام قەزدم ئەو عشرەتە بە زۆری سەر بە یەکێتی نیشتمانی بوون لە سەعدیە بوون عشرەتی زەرگوش زیاتر لە 350 کەسیان لێ شەهید کراوە بە ناحەق بە ناڕەوە بە ژن و مناڵیش جاری بە بیانوی داعش جاری عکسی داعش جاری نازام میلیشیا جاری چی ئەم سیاسەتە ئەگەر وا بەردەوام جا زمانی سەدام خەڵک خۆی ڕای ناکرد ئەوەی سەدام خۆی ویستی دەری ئەکرد بەڵام ئێستا بێ خەڵک ڕاکە بەو شێوازە تعریب بکرێتەوە بەو شێوازە بێتەوە هێزەکان سیر دەکەن لە دووری 50 مەتر لەو لای هەمەرەکانیانەوە خەڵکی کورد ئەکوژن دەنگ ناکەن دێ کورد چۆڵ ئەکەن دەنگ ناکەن ئێمە چییە یا خۆت شەریکی لەگەڵی یا پێت خۆش یەکی لەو دوانەیە حەلی سێمی نییە دەستەکانی خۆش سۆران بەڵێ کاگێرش ئەمێ دوا پەیامی بەڕێزیش بیستم لە ماوەی کەمتر لێ خولەکە بۆ خانەقینەکانەوە بە سەرجەم لایەنە سیاسیەکانی هەرێم جا عێراقیش پەیامی یەکەمم بۆ لایەنە سیاسیەکانە داواکارم کە لێدوان ئەدەن دقیق بن لەو معلوماتانە کە ئەگاتە دەستیان
و تەوجیهی کەناڵە سێبەرەکانی خۆیان بکەن کە ئەگەر مەبەستیان دژایەتی یەکێتی ئەەکەن بەڵام دژایەتی ملەتەکە نەکەن و هەوڵی ئەوە نەدەن کە ڕوحی قەومی خەڵکەکە دابەزێن. پەیامی دوومم بۆ خەڵکی خۆڕاگیری خانەقینە ئەوەی پێیان ئەڵێم کە ئێمە هەمیشە لە خزمەتی خەڵکەکە و لە خزمەتی ناوچەکە بینە و بەردەوامیشین لە خزمەتکردنی وەقەت شاری خانەقین چۆڵ ناکەین و بەردەوامی من لە خزمەتەکانی خۆمان و هیوادارم قەت لە قەلەقام نەبن تا ئێمە نەفەسمان تیا ماوە بە خۆمان و ماڵ و مناڵمان لەم شارە ژیاوین ئەوەی بێتە سەر ئەوان دێتە سەر ئێمە هیوادارم جۆش نەگرن لە پەیجە سێبەرەکان. پەیامی سێمم بۆ لایەنە عێراقیەکان ئەوەیە کە پابند بن بەو ڕێکەوتنانە کە لەگەڵ پارتە سیاسیە کوردەکانەکەین وەکو جارەکانی پێشووتری لێ مەکەن چونکە عێراق وەزعی تەحمل ناکە. ئەم کەڕەتەیش ئەگەر حکوومەت پابند نەبێ بەو ڕێکەوتنە کە لەگەڵ یا ئەکرا ڕەنگە عێراق ببا بەرەو تەقسیم و بەرەو ئاژاوێکی گەورە. دەست خۆش دۆست سپاس بۆ کاگەرش حەبیب لە پرسای مەڵبەندی خانەقینی شێتی نیشتیمانی کوردستان کە لە ڕێگای سکایپ لە خانەقین لەگەڵ ماوەی سوپاس دەکەم. سپاس بۆ کاک سۆران عەلیخان چاودێری سیاسی کە لە سۆزش لەگەڵ ماوەی سپاس دەکەم سۆران. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێمشەی پانۆراماتان پێشکەش کرایەوە ژەمیشە ساغ و تەندروست باش بن. خواتان لەگەڵ.